تەواوی بابەتەکە کە ئێستا میکانزمی هەناردەکردنەوە چۆنە چ پێویست دەکات چۆن کاری تێدا بکرێ حەزەکەم لەگەڵ بەڕێز دڵشاد موانی کە بەڕێزان لە بەرمینگهامەوە لەگەڵمان خۆیان شارەزای بواری وزن ئەم بابەتە گفتوگۆ بکەم. بەڕێز دڵشادم کاتت باش سڵاوت لێبێت. ئەو کۆبوونەوانەی کە ئەکرێت و کراوە و ئەو کۆبوونەوەی کە سبەی ئەنجامەدرێ پێشبینی ئەەکەی بەپێی ئەزمموی خۆت و لەسەر چوارچێوەی ئەو کۆبوونەوانە چی بێنێت یاخود دەرەنجامەکەی چی بێت لە کاتێکە کە ئەپیکۆر خۆی جەختەکاتەوەی کە ئامادەن بۆ هەناردەکردن کەواتە پێشبینی ئێوە چییە چاوەڕێی چیەکەن؟ بەڵێ سەرەتا بە ناوی خوا سپاس بۆ جەنابتان هیوادارین گوێگرانی بەڕێز سەلامەت و تەندروست بن. خۆی خانم بۆ باسکردن لە کێشە هەنووکەیەکان لە ئێستاە بەڕاستی پێویستە بگەڕێنەوە بۆ تۆزە بگەڕێنەوە بۆ پێشەوە یعنی بگەڕێنەوە بۆ دواوە عەفوەن تۆ کە باسی وشکبوونی درەختێکەکەیت ناچی لە گەڵاکانەوە دەست لە باس لە هۆکاری وشکبوونی ئەو درەختە بکەیت ئەبێ بچی بۆ ڕەگ و ڕیشەوە بچی بۆ خاک نەک لە قەد و لە پەل و لە گەڵاوە دەست پێکەیت. گرفتەکەی ئێمە بەڕاستی لە بنەڕەتە ئاڵۆز بووە یعنی لە ڕێگەوە ئاڵۆز بووە ئەو هەوڵانەی کە ئێستا هەیە هەوڵە بۆ چاکردنی گرفتە لە پێشینەیەکان یعنی ئەو ئاڵۆزەی کە لە پێشە دروست بووە. ئێمە ئێستا پێشتر باسی هەلومەرجی هەناردەکردنەوەی نەوتمان کرد و هێرشەکانی سەرحەقلەکان زیاتر وەزعەکان ئاڵۆز کرد و ئێستا خۆشبەختانە کۆمپانیەکان گەڕاونەوە سەر پێی خۆیان و ئامادەی ئەویان تایە کە دووبارە دەستکەنەوە بە هەناردەی نەوت. بەڵام گرفتەکان یەشتاوکو خۆی ماوە ئەم ئەوەی کە نوێنەرانی ئایپیکۆر ئێستا ئەچنە بەغا ئەیانەوێت ئەو ئاڵۆزیانی کە لە پێشترا دروست بووە بیکەنەوە و میکانیزمەکان دەستنیشانکەن. پێشتر ئێمە چەندین جار باسی ئەو میکانیزمەمان کردووە پێشتر کە خۆی لە دانان یا مەسەلەن بڕاردان لەسەر گەورەترین چەمکی میکانیزمەکە کە بەنقێکی مەوسوقە یا بەنقێکی دەولیە کە ئەو داهاتی بەنقەکە لە ڕێگەی سۆمەوە ئەو داهاتی نەوتەی کە لە ڕێگەی سۆمەوە ئەفرۆشرێت بچێت لەسەر ئەو بەنقەوە پاشان چاستی بەنقێک بێکەوا بێ ئیمزای زۆربەی لایەنەکانی لەسەر بێ بۆی دوجار هەموو لایەک هەست بە کۆنفیدنشاڵەتی بکەن لەوەیە. ئەوەی کە عێراقڵێ خێرا پێویستە ئەم نەوتە باشە کاک دڵشاد کەواتە دیاریکردنی ئەم بانقا ئەمەە قورسە منە کارێکی قورسەوە کە بۆتە هۆکار و بربەست دەبەردەمەم پرۆسەیە خۆی کارێکی قورس نییە ینی ئەوانەی کە ئەیانوێت حەلی ئەم مۆزوعە بکەن بەڕاستی هەر پێویستە دەست بۆ ئەوە بەرن کە بەنقێک دوجار دەستنیشانکەن. ئەگەر نانەوێ بیکەن زیانمەندی یەکەم خودی عێراق خۆیە بێت چونکە بەڕاستی ئەو داواکاری عێراق کە ئەڵێت ئێمە پێویستە نەوتی هەرێمی کوردستان بەپەلە هەناردەی دەرەوە بکرێت و بفرۆشێتەوە زۆر مەبەستیان نەوتی کوردستان نییە بە تەنها مەبەستیان نەوتی کەرکووکیشە منظمنی یعنی ئێمە لە بیرمان نەچێ نەوتی کەرکووک 3000 بۆ 4000 بەرمیل نەوت لە ڕۆژێکە داهاتی هەیە و ئەم نەوتە ئێستا ناگاتە بەندەرەکانی بەندەری جیهان بۆ بە بازاڕیکردن. یعنی چەندێک ئەوان خەمی هەناردەکردنەوەی نەوتی کوردستانیانە دوو هێندە خەمی هەناردەکردنەوەی نەوتی کەرکووکیانە چونکە لە بیرمان نەچێت کاتێ ئەبۆری نەوتی جیهان خۆماڵەوە سێنرا تورکیا هەر بۆری کوردستانی ڕانەگرت لەگەڵ ئەوەیە بۆ هەناردەی بۆری نەوتی کەرکووکی شەڕاگرت بۆیە عێراق کاتێک ئەو کێسیان بردوۆتە دادگای ICC ویان هەست کردووە کە تورکیا دوجار تەنها نەوتی هەرێمی کوردستان ڕاگرێ بەڵام ئەوە بە پێچەوانە بووە خۆیان زەرمەندی یەکەم بوون چونکە لەگەڵیشە لەگەڵ بڕیارەکەیە ڕاستە ICC
بڕیاری ئەوەی نەداوە کە نەوتی کەرکووک ڕابگرێ، بەڵام تورکیا خۆی یەکلایەنە ئەم هەنادەی نەوتی کەرکووکیشی ڕاگرتووە و ئێستا خواستی عێراقیەکان بۆ ئەوەی کە دووبارە نەوتی هەرێمی کوردستان بنێردرێتەوە بۆ جێهان تەنها مەبەستەکە نەوتی کوردستان نیە، مەبەستەکە نەوتی کەرکووکیشە لە هەمان کاتا، چونکە بۆری نەوتی خولماڵە جێهان تەنها بۆ نەوتی کەرکووک ناکرێتەوە ئیلا ئەبێ نەوتی کوردستانیشی لەگەڵا بێ. بۆیە کلیلەکە ئێستا ینی دووسرە هەم لە دەستی هەرێمی کوردستانەیە کە پێویستە ئیقناع بە کۆمپانیەکانی ئایپیکۆر بکات کە دووبارە باشە بە میکانیزمێکی نوێەوە دەستکەنەوە بە هەناردەی نەوتەکەیان و لە هەمان کاتا نەوتی کەرکووکیش ئەبێت تێکەڵاو بکرێتەوە لەگەڵ نەوتی هەرێمی کوردستانە بۆ ئەوەی ئەو خواستی کە تورکیا ئەیەوێت باشە کاک دڵشاد تورکیا لە ڕەشنووسەکە داواکاریەکی تری هەیە ئەویش بەرزکردنەوە زیادکردنی تێچووی گواستنەوەی نەوتەکەیە. ئەمە نابێتە بربەستێکی دیکە، نابێتە هۆی دواخستنی دیکەی هەناردەکردنەوەی نەوت؟ پێ ئەچێ خۆی $3 نابوو پێشتر هەچەند کۆمپانیەکان بە $3 ینی ڕازی بوون، بەڵام پێچێ حکوومەتی عێراق بە زۆری بزانێ و ئەمە تەنها کری هەناردن جاگەر ببوورە خانم من زۆر بە زەحمە لە پرسیارەکانی جەنابەتی ئەگەم ئەگە برادران لە کۆنتترۆڵ یارمەتیم بن گوێم لە قسەکانی جەنابەت بێت ئەگەر زەحمەت نەبێ سەرکە یعنی ئێمە لە 2014 عەبدولکەریم لوەیبی ئەو کاتە وەزیری نەوتی عێراق بووە، هەر ئەو کاتە لە ئانووساتی ناردنی یەکەم بەرمیلی هەرێمی کوردستانە بۆ تورکیا پەیوەندی بە بۆتاشەوە کردوەوە. ئەم بۆتاش کۆمپانیایەکی تورکیا کە سەرپەرشتی هەموو پایپلاینەکانی ناو تورکیا ئەکات پەیوەندی بە بۆتاشەوە کردووە کە وتوێتی نەوتی هەرێمی کوردستان ڕابگرن لە سەرەتای 2014 یەکەم بەرمیلی نەوت کە گەشتۆتە جێهان. بۆیە تورکیا بۆتاش بە تایبەتی وەڵامی داوەتەوە کە ئەوە گرفتێکی ناوخۆی خۆتانە لە عێراق، ئێمە ئەو نەوتەی کە لە پایپلاینەکانی عێراق و خورمەڵەوەیەت ناتوانین ڕای بگرین، ئەبێت تعاملی لەگەڵا بکەین و هەناردەی بکەین و لە ریزەرڤەکانی خۆمانە زۆر نەیوەسێنین. ئەمە سەرەتای گرفتەکە بوو لە سەرەتای 2014 دەشت بێت کە عەبدولکەریم لوەیبی بوو، پاشان کە عەبادی هاتە سەر حکم و ئەو کاتە عادل عەبدولمەهدی بوو بە وەزیری نەوت سەرەتا کەیسەکەی دژی عێراق کەیسەکەی دژی کوردستان بەس کردەوە عەبدولمەهدیەوە کە ئێمە پێڵێن دۆستە دێرینەکەی کورد، بەڵام ئەو کێسەی کە لە ICC دژی حکوومەتی هەرێم دژی هەنادەی نەوتی هەرێم جوڵای یەکەم جار عادل عەبدولمەهدی بوو لە سەردەمی کابینەکەی عەبادیە. بۆیە کاتێک کە مەحکەمەی ICC قەرەبووی تێچوونی ئەو زەرزیاندەی کە کەوتە پێی تورکیا عەلەساس سۆمۆ زیانی بەرکەوتووە $2.5 لە مەحکەمی ICC بۆ هەناردەکردنی نەوتی کوردستان بۆ جەیهان حساب کردو. ینی ئەو قەرەبووی کە کەوتوتە پێی ICC $2 بۆ هەر بەرمیلێک، ینی لە 2014 بۆ 2018 $1.4 میلیارد کردووە و پێشبینی ئەکرێت لە 2018 بۆ 2023 ببێتە $1.8 میلیارد بۆ چونکە ئێمە ئازانین لە ماوەی 2018 بۆ 2023 887 میلیۆن بەرمیل لە نەوتی کوردستان لە خورمەڵە جێهانەوە چۆتە دەرەوە. ئەگەر ئەمە زەربی $2.5 بکەین یەکسانە بە 1.8 تقریبی بە تقریبی کابوو ئەو قەرەبووی تێکڕای قەرەبووەکە تقریبا $3 میلیارد کە ئەکەوێتە پێی تورکیا. ئەمە پێشتر $2.5 محکەمەی ICC $2.5 بۆ هەناردەی نەوتی خورمەڵە جەیهان حساب کردو. ئێستا ئەگەر $3 بێ پێم وایە کۆمپانیەکانی ئایپیکۆر قبوڵیکەن، بەڵام کۆمپانیەکانی ئایپیکۆر دوو جۆر پشکیان هەیە، پشکی وە بەرهێنان کە پێوترێن نەوتی تێچوو و نەوتی قازانجیشان هەیە. نەوتی تێچوو نەوتی قازانج پێکەوە ئەمە ئەبێتە پشکی کۆمپانیەکانی ئایپیکۆر و ئەو هەناردەی نەوت کە $3 ینی من زمنی ئەو نێتی تێچوو نەوتی قازانجەیە. جارێ نازانین تا چه ئاستێک نەتیجەی ئەم دانیشتانە دەرەکەوێت بۆ چونکە هێشتا زۆر بیدائیە، بەڵام ڕێگە ڕاستەکە ئەوەیە
کە کۆمپانیاکان و حکوومەتی هەرێمی کوردستان پێکەوە هەماهنگگی بکەن بۆ دانانی ئیسکر ئاکاونتێکی دڵنیایی و لەژێر چتری هەیمەنەی یاسایەکە وەکو ICC بۆ نمونە یا وەکو LCA کە ئەوەیە دوجار ئەبێ 3 ڕۆژ جارێک میکانیزمێک وابێ کە 3 ڕۆژ جارێ ئەو نەوتەی کە فرۆشراوە و هاتۆتە سەر ئەو حسابیە بە ئیمزای هەموویانەکان دووبارە ماگانە مەسەرەن تەقدیم ژمێریاری بۆ بکرێتە ئاگاتە ئاستی موچە کە گەشتە ئاستی موچە ماگانە موچی خەڵکی کوردستانی لێدرێەوە پارەی بێگومان کاک دڵشاد هەموو ئەمانە پێویستی بە میکانیزمێکی وردە هەر بۆ یەشان دەکەش سەردانی بەختای کردووە و ئەمە ڕێوشێنە ڕاستەکەیە سپاس بۆ بەڕێستان دڵشاد موانی لە بەرمینگهام لە بەریتانیا و لەگەڵمان سپاس بۆ من یەک گرفتم هەبوو ئەمێ بەجەناب بڵێم ینی هیچ گوێم لە پرسیارەکانی جەنابنەوە بەڕاستی بە تقریبی ینی بۆم داناکە باش تێ نەگەیشتم زۆر سپاس بەز وەڵامەکان زۆر گونجاو بوو وەکەوەی کە گوێت لە من بوو بێ سپاس بۆ بەڕێستان ئەو لە شارەزایی بەڕێستانە سپاس بۆ توش